سوود ببەخشێنێ بە شارەکەمان ئەوش کە ڕێکخراوی هێویە بۆ پشتیوانی قوربانیانی جەنگ. من زۆر سوپاسی کاک محەممەد دەکەم کە بەڕێوەبەری ڕێکخراوەکەیە کە هەستاوە بە دابینکردنی ئەو خەڵاتانێکەوە ئێمە ئەمڕۆ ئەتوانین دابەشیکەین بەسەر خوێندکارەکانمان بەخێر بێن سەرچاو دەستیانش خۆش بێت. ڕێزلێنانی ئەمڕۆمان ئێمە خۆم ڕێزلێنانەکان زۆر تایبەتی گرنگی پێدەم. قوربانیانی جەنگ هەستن بە چالاکی قوتابخانەکان خەڵاتیان کەین بۆ ساڵی 2010-2019 بە باشمان زانی خوێندگای کوێستان ئامادەی کچانە بتوانین ئەم ساڵ خەڵاتەکانیان بۆ دابینکەین بۆ پۆلی 4 و 5 ئەوش ئەوانەی کە نمرەیان لەسەر و 90 بەسەرەوە تا بۆ دەرچوانی ئەم ساڵ.